أي حكمتي هربينا لەسای ئەم حکومەتە گەندەڵەوە ئێمە وەکو چالەکەوان هاتوین بۆ ئێرەکانە ئەمڕۆکانە گربووینەوانێ دژی کە موچەی نادا بە خەڵکو و دەسی بەسەر پارە و موچەی خەڵک داگرتووە و پارە تەوزیع ناکە بە هیچ شێوەیەک بۆ خەڵکی ئێمەش ناڕەزاین زۆر بۆم کارە. ئەمڕۆ وەکو چالاکوانێکی ڕێکخراوی داکۆک لە شاری کۆڤەنتری بەشداریمان کرد لەم خۆپیشاندانە دژی حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی خۆسەپێن کە بەسەر میلەتی کوردە هەر لە قاچاقچێتی و دزیێتی و خوتی خەڵکی وڵاتەکەمانێ و کاربەدەستەکانی وڵاتەکەمەوانێ کە مافی ڕەوای تاک بە تاکی کوردستانەکەمانە خۆن و ئەیدزن بۆ باخەڵی خۆیان و گەرمکردنی بەرژەوەندەکانی خۆیان بۆیە لێرەوانێ ئێمە لێرە بین و چ لە کوردستان بین دژی ئەم حکومەتین تا سەر ئێسقان و ئیشەڵا پشت بەخوای گەورە لە ناویانە بین و لە دەسەڵات یانینی نەخوارەوانە زۆر. ئێمە ئەوڕۆ وەکو چالاکوانان و ئەندامانی ڕێکخراوی داکۆک لە شاری بێرمینگام هەستای بە چالاکچیەک دژی دەسەڵاتی پارتی و بارزانی و حکوومەتی هەرێمی کوردستان و بەهۆی پێنەدانی موچە بە مامۆستایان و بەو فەرمانبەرانەی کە لە هەرێمی کوردستاندان سەرەتا ئەوان بە نیو موچە هەموو هەرێمی کوردستان و فەرمانبەرانیان ڕازی کرد بەڵام ئێستا کە نیو موچەکەشیان پێنادەن لە هەموو وڵاتێک مامۆستایان بناغەی وڵاتێکن بەڵام لە شاری ئێمە و لە وڵاتی ئێمە شەقیان تێ هەردەدرێ و هەروەها موچەیان پێنادرێ. زۆر سپاس. دیارە دیسان ئەمڕۆ گربوونەتەوە دژی سیاسەتی برسیکردنی میلەتی کوردیشی پێنەدانی موچە لەلایەن دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان و پارتی یەکێتی دەسەڵاتانی سیاسی ئێستا بیلەوە دەکەنەوە وەک چۆن قوتی خەڵکی بڕیوە بیلەوە دەکەنەوە زمانی خەڵکیش ببڕێت. دەستگیرکردنی مامۆستایان تەنها لەبەر خۆپیشاندان دەکەن و داوای موچەی خۆیان دەکەن. 26/6/2025 لە شاری بێرمینگام هەستاین بە خۆپیشاندانێک منیش وەک چالەکەوانێک و ئەندامێک لە ڕێکخراوی داکۆک سەرکۆنەی ئەو کارەیان دەکەم کە موچەخۆرانی کوردستانیان بڕیوە و موچەکانیان نادەن پێیان. ئێمەش وەک ڕێکخراوی داکۆک و وەک ئەندامێک لەو وڵاتە سەرکۆنەیان دەکەین و هاتوینە سەر شەقام بۆ پشتگیری مامۆستایان و پشتگیری موچەخۆرانی هەرێمی کوردستان. من وەکو بەژعەتا محەممەد ئەندام و چالاکوان لە ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ هەستاین بۆ پشتگیریکردنی مامۆستایان و فەرمانبەرانی کە بەداخەوە کە ماوەی 3 مانگە زیاترە موچەکانیان پێ نادرێت لەلایەن هەردوو دەسەڵاتی دزی یەکێتی و پارتی و حکوومەتی عێراقی کە ئەمەش کاریگەرێکی زۆر خراپی هەیە لەسەر کۆمەڵگای کوردی کە بۆ شێواردنی خێزانەکانان و خێزان و نەناردنی منداڵ بۆ مەکتەب و کەرتی پەروەردە هەروەها ئەمەش یەکێتی و پارتی بەرپرسن لەو کارانەی کە بەرامبەر بە میلەتەکانی دەکەن و هەروەها ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک و هەمیشە داکۆکیمان کردووە لە مافەکانی خەڵک لە هەرێمی کوردستان کە بەداخەوە ئەمڕۆژ ئەوە لە هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان و مامۆستایان و موچەخۆران داوای مافی خوانیان کردایە بەڵام لەلایەن دەسەڵاتی یەکێتیوە بە تایبەتی شاری سلێمانی دەستگیر کراون و نانهێشتووە خۆپیشاندانەکان ئەنجام بدەن. 26/6/2025 لە شاری بێرمینگام ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک و هاوڕێیانمان هەستاین بە چالێکێکی خۆبەخشانە دژی حکوومەتی خۆسەپێنی پارتی یەکێتی کە لەگەڵ حکوومەتی عێراقی بەهۆی کەوتنەمەترسی بەرژەوەندەکانیان ڕێک ناکەون و هاوڵاتیانی کوردستان و فەرمانبەران برسی دەکەن و خەڵک بە تەواوی لە کوردستان برسەوە ئێمە دژی ئەم گەندەڵی لە کوردستان دەگوزارێ کۆبوونێتەوە ئینشاءالله سوودێکی دەبێت. سەرەتا بەناوی خۆی گەورە میرە من ڕۆکا محەممەد ئەحمەد چالاکۆن ئەندام لە ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ بەشداریمان کردووە لە گربوونەوەی کە لە شاری بێرمینگام بەهۆی پێنەدانی موچە بە مامۆستایان کە لەلایەن دوو دەسەڵاتداری گەندەڵ دوو دەسەڵاتداری دیکتاتۆر کە یەکێتی و پارتین کە بوونەتە کوشتنی خەڵکی بێتاوان و گرتنی سەدان ئەندام و چالاکوان لە هەرێمی کوردستان و ئێمە دژی هەموو ئەو گەندەڵیانەی کە هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان دەیانکە کە یەکێتی و پارتین و ئێمە داواکارین لە خەڵکی کوردستان کە ئەم دوو دەسەڵاتە لەناو بەرن لەسەر کورسی بیاهێن نەخوارەوە بۆ ئەوەی خەڵکی کوردستان بە ئازادیەک بگات کە بتوانن بژین لە هەرێمی کوردستان. ئێمە داواکارین لە خەڵکی کوردستان کە ئەوانش دەمبەست بکەن ئێمە لە شاری بەریتانیا بە ئازادان خۆمان ڕادەبرین و دژی ئەم یاسا و گەندەڵیانی هەرێمی کوردستانی کە یەکێتی و پارتین. دەستخۆش. ئێمە وەکو کوردانی تاراگۆ و چالاکوان لە شاری بێرمینگام لە بەریتانیا ئەمڕۆ هەستاین بە ڕێخستنی خۆپیشاندانێک دژی پێنەدانی شایستەداریەکانی مامۆستایان لە هەرێمی کوردستان هەروەها دژی دەستگیرکردنی چالاکوانان و مامۆستایان کە داوای مافی خۆیان و موچەکانیان دەکەین. بەڕاستی ناشرینیە دەسەڵاتە گەیشتۆتە ئاستێک کە تۆ داوای مافی خۆت بکەی
تۆ کەسێکی بێ ئەخلاقی بەڕاستی ئەمە کۆتا هەنگاوەکانی دەسەڵاتی حکوومەتی کوردیا بە هیوام کۆتاییان پێبێت و بەم جوانە بڕۆخن. زۆر منەوەکو کوردێک کاتمەتە شاری بەریتانیا کە لە باو باپیران و بیسوما کە حکوومەتێکی گەندەڵمان هەبووە سەرەتای زوو کە بە ناوی سەدام حوسێن کە زوڵمێکی زۆری لە قەومی کورد کردووە کە بۆتە هۆکاری کوشتن و لە ناوبردنی بەس بەڵام لەو ڕۆ کە کوردی کوشتۆ لە ناوی بردۆ کیمانبارانی کردووە و زوڵمێکی زۆری لە کردووە توانێتی بیان ژیانێ توانێتی کە لە پێداویستەکانی ژیانیان شتێکیان بۆ بکە کە بتوانن بژین بەس بەڵام ئێمە هەستاین ئەو حکوومەتەمان لە ناو برد و ئازادی خۆمان بەدەستهێنا لە دوای ئەوە کۆمەڵێک لە کوردەکان بوون بە سەرۆکی ئەو هەرێمەی کە هاتەوەشە دەستی خۆمان بە ناوی یەکێتی و پارتی ئەو دوو بنەماڵە سەرەکیە کە بوونەتە هۆکاری لە ناوبردنی میلەتی کورد کە مەعاش نایان ئەو نادەن هیچ خزمەتگوزارێکی ئەو تۆیان نییە. ئێمە چەندها مامۆسامان هەیە کە مامۆسا ڕەمزێکی ئاشتی ڕەمزێکی گەورەیە لە هەموو وڵاتێک ڕێز و حرمەتێکی تایبەتی خۆی هەیە بەس بەڵام لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو ڕێز و تایبەتیان نییە بەداخەوە. ئەمڕۆکو چالاکوانانی بەریتانیا کۆبوونێتەوە لێرە دژی ئەو گەندەڵی و دزێکە لە هەرێمی کوردستان ئاکرێ لە بەرامبەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان یان ڕوونتر بڵێن نەک حکوومەتی هەرێم حکوومەتی جوود بنەماڵەی مەسعود بەرزانی جاش و جالال تاڵەبانی گۆڕ بە گۆڕ بەداخەوە کە ئەمڕۆ ڕێگری کراوە لە خۆپشاندان لە هەرێمی کوردستانە بەڵام ئێمە لێرە ناوەستین لێرە هەر بەردەوامە بین. ئەمڕۆ چالاکوانێک وەندامی کە ڕێکخراوی داکۆ هەڵساوین بە ئەنجامدانی ئەم خۆپشاندانە لە شاری بێرمینگام بۆ پشتگیریکردنی مامۆسایان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆیە سەرگۆنەی حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقەکەین بۆ پێنەدانی موچەکانیان. من چالاکۆن ڕابەر خدر عومەر ئەمڕۆ ئێمە لە شاری بێرمینگام کۆبووینەوە بە یەک دەنگ بە یەک مەبەست بە یەک ئاواز بۆ ئەوەی دژی دەسەڵاتی هەرێمی کوردستان بارزانی و تاڵەبانی کۆببینەوە دژی پێنەدانی شایستەدارەکانی فەرمانبەران لەسەر و هەمویانەوە مامۆستایان کە جیلی داهاتوو پێدەگەێنن کەسانێک کە داوای شایستەدارەیەکانیان دەکەن مامۆستایان کە داوای حەقی خۆیان بکەن دەستگیر دەکرن بەڵام دەسەڵاتی کوردی بەداخەوە شایستەی ئەو کەسانە دەکاتەوە کە دزی لە فەرمانبەران دەکەن دزی لە خەڵکی شایستە دەکەن بۆ ئەوەی کە داوای حەقی خۆیان بکەن. ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک و ئەندامەکانی لە تەواوی شارەکانی وڵاتی بەریتانیا بەشداری خۆپشاندانێکمان کرد بۆ پاڵپشتیکردنی مامۆستایان و فەرمانبەران لە هەرێمی کوردستان کە بەداخەوە بوونەتە قوربانی نێوان دوو حکوومەت ئەویش حکوومەتی ناوەندی بەغدادە و حکوومەتی هەرێمی کوردستانی ماوە بەسەرچووە کە کابینە فاشیلەکەی مەسعود بارزانی بەڕێوەی دەبات. بەداخەوە لە دوای چەندین مانگ لە دوای چەندین ساڵ لە ململانەیە دەبینین کە ئێستاش بێبەشکراون لە قوت و شایستەدارایەکانیان هەر مانگە و هەر کاتە بە پاساوێک موچەکانیان دەبڕدرێت زەوت دەکرێت نادرێت کەم دەکرێتەوە بوونەتە یاریەک لە بینی نێوان دوو حکوومەتە هەر یەکەیان فەرمانبەران و مامۆستایان ئاڕاستی ئەوی تر دەکات و ئەوی تر تاوانبار دەکات بە پێنەدانی شایستەدارایەکانیان. بەڵام پەیامی من لێرەوە ئەوەیە بۆ تەواوی مامۆستایان و فەرمانبەران لە هەرێمی کوردستان ئێوە فەرمانبەری حکوومەتی هەرێمی کوردستانە نەوەکو حکوومەتی عێراقی غەزبە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان شایستەدارایەکانتان دابین بکات لەبەرەوەی ئێوە کار بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نەکەن نەوەکو حکوومەتی ناوەندی لەبەر ئەوە چیتر ئەو پاساوە قبول مەکەن. من داواکارم لە ڕێگەی خۆپشاندانی مەدەنیانەوە بێنە سەر شەقامەکان و داوای مافی ڕەوای خۆیان بکەن بە هیچ شێوازێک لە شایستەکانی خۆیان خۆش نەبن هەتا ئەو ڕۆژەی بەدەستی دەهێنن. ئەمڕۆ ئێمە لێرە لە شاری بێرمینگام کوڕێکخراوی داکۆک هەڵساو بە ڕێخستنی خۆپشاندانێک بۆ پاڵپشتیکردن و پشتگیریکردنی موچەخۆران و مامۆسایانی هەرێمی کوردستان کە بەداخەوە بوونەتە قوربانی سیاسەتە چەوتەکانی حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێم بەداخەوە مامۆسایان بوونەتە قوربانیەکی بێتاوان کە باجی ململانەی سیاسەتە چەوت و شکست خواردەکانی حکوومەتی فاشستی عێراق و سیاسەتی هەردوو بنەماڵی جوود بنەماڵی فاشستی یەکێتی و پارتی ئەدەن
کە بەداخەوە هەرێک لە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان ڕازگۆنی لە چارەسەرکردنی ئەم کێشەیە بۆیە حکوومەتی عێراق لەبری ئەوەی سزای سەرانێکیتی پارتی بدات و قوت و موچەی مامۆستایان و فەرمانبەرانە بڕێت و لە لایەکیتیشۆ یەکێتی پارتی جودناڵی بەسەرچوو تاوانبارن لە بڕین و قوتی موچەی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان چونکە ئەمان بە هیچ شێوەیەک ڕازی نین داهاتی خاڵسنوورەکان و داهاتی بیرەنەوتەکان تەسلیمی حکوومەتی ناوەند بکەن ئەمان ئەیانەوێت داهاتی خاڵسنوورەکان و بیرەنەوتەکان بۆ خۆیان وەکو مشەخۆرێک بیخۆن بیجزن و بەکاری بێنن و موچەی مامۆستایانیش نەدەن بەداخەوە کە ئێستا هەروەک ئاگادارین کۆمەڵێک لە مامۆستا بەڕێزانەی کە ڕێخەری خۆپیشاندانەکان لە هەرێمی کوردستاندا لەلایەن هێزەکانی جوولبنەماڵی فاشیستەوە دەست بەسەر کران و لە زیندانەکانە بە شێوەیەکی زۆر ڕندانە ئەنجامەدرێت و بۆ ئەمە یەکەم جار و کۆتازار نیە دێنە سەر شەقام و ئەگەر بێت و حکوومەتی عێراق و حکوومەتی فاشیستی هەرێمی کوردستان هەوڵی جدی نەدەن بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ئەوە ئێمە هەوڵی جدیترە دەین و وڵاتی بەریتانیا لە شاری بێرمینگام هەستین بە ئەنجامدانی خۆپیشاندانێکی هێمنانە بۆ پشتگیریکردنی فەرمانبەران و مامۆستایان کە دژی پێنەدانی موچە کە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق دەستیان داوەتە ململانێکی سیاسی کە لەم نێوانەدا مامۆستایان و فەرمانبەران بوونەتە قوربانی بەداخەوە. ئەمڕۆ کۆندامانی ڕێکخراوی داکۆک لە شاری بێرمینگام لە وڵاتی بەریتانیا کۆبوونەوەیەکمان ئەنجامدا و خەربوونێکمان ئەنجامدا لە دژی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بەبەستیشمان لەم کۆبوونەوەیە خۆپیشاندان بوو لە دژی بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە هۆکاری بە سیاسیکردنی موچەی فەرمانبەران و بە تایبەتیش موچەی مامۆستایان کە چینێکی گرنگی کۆمەڵگەن و چینێکی لە پلەیەکی باڵای کۆمەلگایان وەکو لە ئاسی ڕۆشنبیری فکریە هەدەفیش لەم یاری پێکردنیان لە باس و شعوری مامۆستایان ئەوەیە کە پەڵکێشکردنی مامۆستایانە بۆ ناو سیاست بۆ بە سیاسیکردنی فکری مامۆستایانە و بە کۆیلەکردنیانە بە جۆرە لە جۆرەکان کە یاری بە شعوریان بکرێت و بۆ بکرێنە کۆیلەی حیزبی مەبەستم جۆرە بە ئەندام زۆرینەی کە مامۆستایان کە ئەم سکواتی قبوڵ ناکەن و بە ئەندام بوونە قبوڵ ناکەن هۆکاریش ئەوە بەم ڕێگەیە لیانە درێت و وەکو لایانی فکری بەکارهێنێت لە دژیان و هەوڵە درێت کە ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک دەستمان کرد بە خۆپیشاندان لە شاری بێرمینگام لە بەریتانیا بەهۆی پێنەدانی موچەی مامۆستایان لە هەرێمی کوردستان کە حکوومەتی عێراق قوتی موچەی مامۆستایانی بڕیوە و لە دەست بوونەتە هۆی پێنەدانی موچەی مامۆستایان لە هەرێمی کوردستان و لە هەمان کادایەتی و پارتیش دەستیان بەسەر موچەی مامۆستایان داگرتووە و موچەکانیان پێنادەن کە مافێکی ڕەوای خۆیانە. ئەمڕۆ لە شاری بێرمینگام لە وڵاتی بەریتانیا هەستین بە ئەنجامدانی خۆپیشاندانێکی هێمنانە دژی دوو بنەماڵەی بارزانی تاالبانی کە دەستیان خستۆتە قوتی ئەو میلەتە و مامۆستایان و فەرمانبەران کە بە پێنەدانی موچەکان شایستەداراییەکانی و داواکارین لێرەوە مامۆستایان فەرمانبەران هەمیشە خۆپیشاندان بکەن دژی ئەم دەسەڵاتە و بۆ نێشتنی ئەم زوڵم و زۆرداریە. ئێمە وەکو چالاکوانان و وەکو ئەندام لە ڕێکخراوی داکۆک وەکو کە پیشەی هەمیشەیمان هەر ماوە و بە یەکێک لە ناخۆشترین موقفەکانی کوردستان هەڵدەچین بە کۆڕ و کۆبوونەوەیان خۆپیشاندان لە زۆربەی شارەکانی وڵاتی بەریتانیا ئەمڕۆ لە بێرمینگام کۆبوونەتەوە بۆ یەکێک لە بۆ یەکێکی تر لە ئەو هۆکارانەی کە خەڵک دەسەوسێنرێتەوە لە هەرێمی کوردستان لەژێر سایەی دوو حیزبی بنەماڵەدا کە دەسەر بابەتێکە کە هیچ کەس و لە هیچ وڵاتێکی دنیا و لە هیچ شارێکی دنیادا کە بچووکتر بێت لە هەرێمەکەی ئێمەش ئەو کێشەیە بوونی نییە کە کەسێک ئیشکات مانگانە ئیشکات و هیچ شتێکی بۆ سەرف نەکرێت و مناڵەکانی نەتوانن بچن بخوێنن مناڵەکانی نەتوانین جلوبەرجیان هەبێ بۆ ئەوەی کە یعنی سەرەتایەتی ترین مافی خۆیان کە ڕۆژانە خواردن و جلوبەرکڕینە نەتوانن پێی بکڕن دانوێ خەڵکە بچەوسێننەوە و دایما کۆیلە بن لە ژێردەستیاندا بەڵام ئەویان بۆ ناچێت سەر وەکو هەموو کاتێکە ئێمە دەنگمان گەیشتووە بۆ هەموو هاوزمانانمان لە وڵاتی خۆمان
خۆمان و پشگیریان بووین و بە قسەشیان کردوین لێرەشەوە داوا دەکەم لە هەر کەسێک کە گوێی لێمانە لەو مایکەوە و بە بەردەوامی زەخت بخەنە سەر ئەو دوو حیزبە جوت بنە ماڵە پیسە و لە ناویان بەرن و هیچکە ئەو زەلیلە قبوڵ نەکەن دەستان خۆش بن. بە ناوی خی گەورە و میهرەبان چالاکەوان و ئەندامی ڕێکخراوی داکۆک سەرخێڵ محەممەد لە وڵاتی بەریتانیا 26/6/2025 کۆبوونێتەوە لە بێرمیگام سەر بە ئەنجومەنی بێرمیگام لە ناو ڕێکخراوی داکۆک. ڕاستی کۆبوونەوەی ئێمە لێرە بۆ لایەنگران و پشتیوانیکردنی مامۆستایان و موچەخۆرانی هەرێمی کوردستانە و ئەگەر وەک دیار و ڕوونە لە 2015 وەزیری دارایی عێراق کە وشیار زێباری بوو کە کووردە وەنیە لە عێراق لە کۆتایی ساڵی 2015 چوارمانجی کۆتایی کاکاتەمانجی 9 10 11 و 12 موچە نەک چارەکە موچە هەر وەرنەگیرە هەر نەدرا بە بەڵگەوە هەیە و لە 2011 تەیفسامی کە عەرەبە من چی 2011 11 میلیۆن و 700 میلیۆن دلاری ناردووە ئێوە کووردە تۆ من چیم لە تۆ هەڵکڕانەوە تاوەکو لە عەرەبەکەی ببینم بۆیە من لایەنگری عەرەبەکە ناکەم بەڕاستی من چاوەڕوانی ئەویش ناکەم بەڵام تۆی سەرۆکی حکوومەت وەکو مەسرور بارزانی کە ناینێری داهاتی هەرێمی کوردستان بۆ بەغدا ئەو چیەکە ئەو چاوە بڕێتە ئەو داهاتە ئەو موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چاوە بڕێتە ئەو 400,000 کە نایبینن حەق لە میلەتە کاتەوە بۆیە ئەڵێم ئەو گوڵەی کە هەور بەڵێنی بارانی پێدا بوو وشک بوو کەواتە میلەت ئەو گوڵەیە لە چاوەڕوانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە هەتا من لەم وڵاتە بم لە وڵاتی تاراوگا لە بچووکە تا گەورەی حکوومەتی پارتی و بەرزانی بنەماڵەکەیان هەڵەتەکێنم هەتا ڕۆحم تیابێ هەموو ئەندامان هەموو ڕێکخراوەکان هەر من نیم هەمووی بەم شێوەیەن یەک بیر و باوەڕ یەک بەرنامە دەستان خۆشە.